بەرنامەکەی وریا کۆچ کردو وریا نادەین بە هیچ ڕۆژنامە نووسێکی تر. کاکارزان ئەمڕۆ کارمەندانی NRT چیتان هەیە بۆ گیان لە دەزانی وریا حەمەکەری؟ بەڕاستی هەمومان بێتاقەتین، هەمومان خەمبار بووین بە لە دەستدانی وریای ئازیزمان، بەڵام بەڕاستی بۆ دڵخۆشین کە ئەوەی وریا جێی هێشتووە بۆ خەڵک وەکو یادگاری بۆ هاوڕەکانیشی هەم ڕۆحی وریای خۆی پێشاد کرد ئەو هەموو کاردانەوەی ئەوەی کە بینیمان یەک پارچە خەڵک لە هەرێمی کوردستان بە بێجیاوازی تازیەبار بوون، بێتاقەت بوون. ئەمەی کە وریا دروستی کردو هەمووانەوە پێکەوە بێتاقەت بن لە خۆڕانیە پەیوەندی بە پیشەیی بوون و بە چالاکی و بە ڕازگۆیەکەی وریاوە هەیە، بە خۆشەویستەکەی وریاوە هەیە. بوونی نەبوونی وریا چی کلێنێک و شوێنێک لە NRT بەجێ دێڵێت؟ بە دڵنیاییەوە بۆ NRT کلێنێکی گەورەیە و پێشمانوانی ئەو کلێنە پڕبێتەوانێ هەروەکو هاوڕێیانیشم ئێستا لە کۆنگرە لەو مەراسیمەدا ینی ڕایانگەیان لە کۆنگرە ڕۆژنامە نووسێکەدا ئێمە بەرنامەکەی وریا کۆچ کردو وریا نادەین بە هیچ ڕۆژنامە نووسێکی تر، واتە پێمان وایە کە ئەوەی وریا ئەو شوێن دەسە ئەو جێپەنجانەی وریا جێی هێشتۆ بە بەرنامەکەوە بە هیچ کەسێکی تر پڕ نابێتەوە، وەکو بۆی لی کەم نەکەینەوانێ بەرنامەکە ڕادەگرین و درێژەی پێنادەین بە ڕۆژنامە نووس و کەسێکی تر. وریا حەمەکەریم چی بیرەوەری و یادگاریەک لای NRT جێدەهێڵێ بە تایبەتی لای کارمەندانی؟ پێم وایە وریا هەموو ئیشەکانی ینی هەتا لە دەرەوەی ئیش لەگەڵ ئێمە لە تەعاملی ڕۆژانەی لە بەرکەوتنمان بەیەکەوە هەموو یادگاریە، ینی وریا بۆ خۆی کوڕێکی بێ ئەندازە ڕووخۆش قسەخۆش و خاوەن تەواضع و ڕۆحەتێکی هاوکاری گەورە هەموو ئەمانە بۆ ئێمە یادگاریەکی گەورەن و بۆ NRTیش بە دڵنیاییەوە لە ناو میمۆری NRTدا وەکو شوێنێکی گەورەی هەیە، مەکانەتێکی گەورەی هەیە و دەمێنێتەوە. بیرەوەریەک یادگاریەکی تایبەت هەیە کە بۆ تۆ جیگای بایەخ بیرن نەچێتەوە بۆ ئەبەت؟ ئاخر گفتوگۆمان بەیەکەوە لە ڕێگەی مەسنجەرەوە نامێکی دەنگیە بۆی نردوم لەگەڵ دەقێکی شعریە کەسێک کە نایناسم ینی من و دیارە وریاش بە سوتفە قسەی لەگەڵ کردویان ئەو داوای لە وریا کردو داوای کردو دەقێکی شعریە بۆ مناڵەکەی من بیخوێنمەوانێ. من پێم وت کە ئەمە چێ ئەم کەسە چێ دیارە ئەو هاوڕێکی خۆیەتی بینیوێتی بە سوتفە و داوای لێ کردوم شعری بۆ بخوێنێتەوانێ. من نەمتوانی ئەو دقی بۆ بخوێنمەوە، ینی قەولم پێیا بوو بەڵام بە حکمەوەی لە فترەیەکی نزیکا بوو نەمتوانیەوەی بۆ بخوێنمەوە بۆی بنێرم وەکو یادگارێکی ناخۆشەوە ناخۆشە کە ئەم داوا بچووکەی هەبوو نەمتوانی بیگەێنمەجێ و هۆکارەکەشی کات بوو، ینی پەیوەندی بە کاتەوە هەبوو ئەو شتێکی ناخۆشە حتمن، بەڵام لەگەڵ وریا یادگاریە خۆشەکانمان زۆرترە، ینی مەجلیسە خۆشەکانمان زۆرترە. کاکسیاجان ئێوە کوستافی بەڕێوەبردننی NRT چیتان هەیە بۆ لە دەزانی وریا حەمەکەری؟ مەرگی وریا بۆ ئێمە سەختە و زۆر ئەسەفێکی قورسە بەکارەکانمانەوە دیارە بێ لە دەستدانی ئاسان نییە. ئەو هەموو ماتەمەی خەڵکی کوردستان لەسەر تاسەری کوردستان لە ناو لە دەرەوەی وڵات شایەتی ئەوەن کە ئێمە کەسێکی گەورەمان لە دەستداوە و کوڕی شارێکی جوانی وەک هەڵەبجەمان لە دەستداوە کە هەموو ژیانی پڕ بوو لە خۆشەویستی و محبەت و هاوڕێتی بۆیش هاوڕەکانی بەو شێوەیە خەڵکی کوردستان نەکتەنێ هاوڕێکانی خەڵکی کوردستان بەگشتی بۆی بەداخن. نەمانی وریا حەمەکەریم بۆ NRT چ کلێنێک جێ دەهێڵێت؟ ئەستەمە کلێنێکی گەورە دروستەکە و ئەستەمە لە ناو کاری ڕۆژنامەوانی ئێمەیە بتوانین شوێنەکەی پڕکەینەوە بەرنامەکەی بۆ مێژوو هەڵەگرین ئەرشیفەکەین و دڵماسکایی نایە بەرنامەکەی بین بە هیچ کەسێک. وریا حەمەکەریم چی بیرەوەری و یادگاریەکی بۆ بیرەوەری جوانی بۆ ئێمە جێشتووە هەموو گیانی پرەتی لە بیرەوەری ڕۆژانە ڤیدۆکانی بینن کە لە تۆڕە کۆمەڵاتەکانە بڵاوە کرێتەوە. وریا هەموو ژیانی پرەتی لە بیرەوەری جوان ئەنجایەکێک لە شتەکانی ئەوەی کە هەموو شارەکانی کوردستان بەرنامەی لێ کردووە بەشی زۆری ئەو کەسانی لە شارەکانە قسە خۆش و دەرکەوتوو ئەوانە بوون وریا دواندونی هەموو ئەوانە ڕۆژان لە تۆڕە کۆمەڵاتەکان بینرێتەوە لەبەر ئەوە کلێنێکی گەورە دروستەکە. شتێک ڕوویداوە لە کاتی هەواڵەکانە ینی بۆ پامنێری هەڵبجەوەرە گرت و وڵات جارێکیان بوو لە بەرنامی بەیانی باشا بوو جارێکیان بوو نازانم کێ بوو پەیامێکی دا بوو بە وریا لە بەرنامەکەی خوێندووە اینجا وریا لە زۆربەی کات کە لە بەرنامەکانە لە بەیانی باشە لە هەوگەشتەکانی هەواڵە کەوەرتەکە جارەوە بە شعر داخڵە بوو شعرێکیەوت بەسەر تۆ بەسەر خۆی و بەسەر شارەکەی و بەسەر ئەو بابەتیکەیە بوو لەبەرە وریا هەموو گیانی پرەتی لە یادەوەری
بیرەوەریەکە لە بەیانی لە بەیانی باشێکا بوو کەسێک نازام چی پێوت بوو نامێکی پیا بوو کە بۆ منی بخوێنێتەوە نامەکەی خوێندەوە ئەمانە ئیتر باسی ئاربەتی کردبوو شعرەکەم بیر نییە بەڵام وریا زۆر هین بوو زۆر سیر بوو ینی کە قسەی لەگەڵا کردی داگیریە کردی ینی هەمیشە وا بوو جاری وا بوو عربەت هاتیە پەڕی تەلەفۆنی بۆ منە کردەوە لە عربەتم یان عربەتا ڕۆشتم هیچت پێویست نییە ینی هەمیشە لە بینی برادەرەکانی هەبوو.